دمجمرده سپیده روز 16 نیسان سال 2022 لباجر لیون لفرانسا فدراسیون کومالین کردی یکمین کنگره خو لداره است. آرمان جامعه سرکی داناساندن کرد و کردستانیه و نوینی اکید بجن افخور تو گنجت ما زمان خوش بید نکن و پیتا بدانا جنه اما تشتکی گرین گلایه ما و انشاءالله پیش روژه پشتی بکن گریجی ما پروژه تاین بو گنج کرد بو جنا کرد سرانسری کردستان. اف کنگره به بجداربونا اندام 11 کمالا و هجمارکا برچاق جمیوان کرد و فرانسی بریوه چود. یکم زاره و کنگره سر ئاستێکی گەورە بەڕێوە دەچێت لە شاری لیۆنی فەرەنسا لەو کنگرەیەدا نوێنەرانی چواردە کۆمەڵە بەشدارن و هەوڵەکانیان چڕ دەکەنەوە بۆی پرسی کورد لە فەرەنسا یەک بخەن و دەنگی خۆیان بە کۆمەڵگەی فەرەنسی ڕابگەیەنن. د کنگره دا کار لسر چند مجاران هاته کرن. پشتی آهنگا تشریفات مجارا یکمین لسر نرخاندرا روشا دیاسپورین کردی لفرانسا هاته وکرن. وابو ام بهيفين نجي فدراسيون وهروها فدراسيون الميدن الولاطي دن ددو بنجهك جبو هفكارية لحمي دياسبوراي بحمو طرفين دنجي. أنا سركفتنا ما كردا گرکم پیوستن به هفدر خبرتن به هفدر کار بکن. دیاسپورا کردی پرانی لگرینگیجی لفرانسا 60,000 کرده می لفرانسا تجی. بجداران پیشنیار و نرینت خو پیشکش کرن. حمایه که بجداربونی جنان زور گرینگه بلغا جنانی ئێمە بەهۆی ئەوەی کە سیاسەتێکیان لە نێو حیزبایەتیەکان دیتووە کە تەجروبەیەکی ناخۆشیان هەیە ئێمە بچین و وەک کۆمەڵی کوردی بچین و داوایان لێ بکەین کە بێنە نێو ئەو ڕێکخراوانەوە و ئێمە دەبێ ڕاهێنان و ڕاهێنانیان بۆ بکەین. زۆر گرنگە کە ئەو ژنانە بزانن کاری ڕێکخراوەی چەندە لە بواری تربیەتی لە بواری ناساندنی مافی خۆیان و تێکەڵبوون و ئەنتێگراسیۆن لە کۆمەڵگای ئەوروپادا زۆر پێویستە هەم بۆ کەسایەتی خۆیان هەم بۆ بنەماڵ و هەم بۆ داهاتووی کوردستان. هێویدارم پێشڕۆژی دەکاربن ڕۆلە خۆ بلیزن و هەروەها ئەم بکارن دەمە کلیزیکدا چەترێکی کوردستانی تەبەیەن کوردستانیا دیاسپۆرای بجبن. دورا مجارا دوامین لسر گهراندنا دستور هاته وکرن. هێوینی کارێکی باش و سەرکەفتی دەرباس ببێ و تێکە دۆزە تێکە بە خدمەتا کورد و کوردستان و سەرکەفتی بن ملەتێ خوا کار بکەن. د دوایی دا دسته ریوبرا نو هاته هەلبژارتن. خۆشحاڵم کە بۆ یەکەم جاری لە تارەوگا بە تایبەت لە فەرەنسا فیدراسیۆنێکی کورد بە بەشداری هەموو کوردان دەست بەکار دەکا و پێم وایە هەنگاوێکی زۆر گرنگە. جیاواز لەو هەنگاوانەی کە پارتە سیاسیەکان حزب سیاسیەکان هاویشتویانە لە دەرەوەی وڵات لە تاراوگە بە تایبەت لە ئەوروپا لە فەڕەنسا بخۆی خاوەن گرنگیەکی تایبەت ژێ دەستخۆشیە جێ ڕێزلێنانەوە جێ ئەوەیە کە مرۆڤ هاوکاری کاریان بێ هاوکاریان بێ. داخواز ئەوەی لە تەمامی ئەوروپی ئەم خەباتی وەها وەرن دامەزراندن و ji bo diya Kurd ji bo konfederasyona navenda Sendika Diaspora Kurdistanî. و وی رنگی کنگره با آواه که سرکفتی به داوی هات.